ئاکەم بەرداوامین دەچینە لای تەوەری یەکەمین پرۆگرامەکەمان وەسامڕۆیەک تەوەرمان هەیە بەڵام تەوەرەکە گرنگە و چەند بابەتێک بێگومان لەخۆگرێت بەڵێ و بەتایبەتی باسی ئەواکەین کە ئەم شەپۆلە بارانبارینەی کە هەیە باسی ئەواکەین وەک دەزانین لە سەرەتای مانگی پاییزەوە تا لە سەرەتای وەرزی پاییزەوە باسمانە لەوە دەکرد کە شەپۆلەکانی بارانبارین ڕوو لە تاوی ناوچە جاجیەکانی کوردستان بکەن و کەژناسی لە ماکاتە بەڵێ بەشێک لە پێشبینیەکان بۆ شێوێ دەرەچون کە باسمان لێوا کرد بەشێکی تریشان بە شێوازێکی جیاواز بوون و گۆڕانکاری بەسەرا هات و لە ڕاستیا پێشبینی بارانبارین دەکرا بەڵام سەرەتا بەڵام بارانێکی بۆ شێوێنە یاخود شەپۆلێکی بۆ شێوێنە کە ڕوو لە ناوچە جاجیەکانی کوردستان بکات و ئەوەی کە باسی لێوە دەکرا ڕەنگە پەڵە نەیات و جوتیاران نەتوانن ئەو بەروبوومانی کە هەیەە بۆ ساڵێکی دیکە یاخود بۆ وەرزەکانی دیکە بە شێوازێکی زۆر باش بیدورنەوە بەرهەمێکی باش پێشکەش بکەن بەڵام ئاکەم ئەوەی کە جێ خۆشحاڵیە هەر لە یەکەم شەپۆلەوە توانرا لە بەشێک لە ناوچەکانە پەڵەبات و جوتیاران دەستکەن بە چاندنی بەروبوومەکانی خۆیان و بەشێک لە ناوچەکانی کەش بەردەوامە بێت بە پێی پێشبینی کەژناسی لە دوای 20 مانگەوە بڵێ ئاکەم تەنها ئەم شەپۆلەی کە لە ئێستادا باریەوە بەشێکی زۆر لە بەنداوەکان توانیانێتە بە شێوەیەکی زۆر باش پڕ ببنەوە و بەشێکی دیکە لەو شوێنانەی کە سەرچاوانەی کە وشک ببوون بتوان بژێنەوە بگەڕێنەوە بارێکی ئاسایی خۆی و بتوان سوودێکی زۆری لێوەربگیرێت و کاریگەری بۆ کشتتوکاڵ هەم بۆ بەنداوەکانیش بەڵێ وشکە ساڵی کە باسمان لێوە کە لە ساڵی ڕابردووە نەمێنم جا هەر لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەمان هیوا عەلی وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە هەولێر گفتوگوی زیاترەکەین بزانین چ گرنگێکی تری هەیە ئەم شەپۆلە بارانبارینەی کە هاتووە و چ گۆڕانکاریێکی تر دروست ئەکا سڵاو کاکیوە ئەم کاتەوە باش با سەرەتا باس لەوە بکەین کە ئەم شەپۆلە بارانبارینە چ گۆڕانکاریێک لەسەر کشتتوکاڵ دروستەکە ئەم کاتتان باش بەڕێزان لە گەلی کوردستان سڵاو ڕێزم هەیە لە کورسات ببوون لە وەسەزەم بینەرەکانتان خۆشحاڵم کە گفتوگوێکی گەرم و گورتان دەکرد باسی کشتتوکاڵ و بارانبارینتان دەکرد ماشەڵڵا زانیاری باشتان هەبوو وەکو کورسات هەموو کات متابعەتان هەیە و هەمانجی باشتان هەیە لەگەر وەزارەتی کشتتوکاڵ و ڕووماڵینی بابەتە میدیایەکانی کشتتوکاڵی دیارە کە ئەو شەپۆڵەی بارانبارین یەکێک لە ئاماژە لە دڵخۆشکەرەکان ئەوەیەکەوە زۆربەی زۆری سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان کە بەنداوەکان و پۆندەکان و پرۆژە و ڕێڕە و کانیا و سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان تا ڕادێکی زۆر باش بژانەوەیان بەخۆبینی و ئاسێکی تری دڵنیایی بۆ جوتیارانی خۆشەویست کە ئێستا ماوەیەکەم وەرزی چاندنی دانەوێڵی زستانە دەستی پێکردیە بەشێک لە زوتیاران هێشتان دڵنیانە بوون لە پەلەدانی زەویەکانیان یاخۆ دڵنیانە بوون لە چاندنی زەویەکانیان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو کە بەهۆی کاریگەری گۆڕانکاریەکانی کەشوهەوا کە زیانێکی زۆر بە بەرهەمی زوتیاران بە تایبەتی بەروبوومی زستانە دەگەیشت لە سواسەی ئەو پێشبینیانەی کە لە گۆڕانکاریەکانی ناوچەکە هەیە خۆشبەختانە بارانێکی زۆر باش باریە و ئاسی دڵنیایی چاندن بۆ جوتیاران بە تەواوی بەرچاو ڕوونن کە جوتیاران لەگەر تەواوبوونی ئەو شەپۆڵی بارانە دەست دەکەن بە چاندنی دانەوێڵە بۆ ئەو جوتیارانی کە دەستیان پێ نەکرد بوو دڵنیایی زیاتریان بەدەستێناوە وە سەبارەت بە بژانەوەی زەویە کشتتوکاڵیەکان دیارە لە ماوەیەکی زۆرە بارانێکی وەکو ئێستا وەکو بەو شێوەیە چڕوپڕ نەباری بوو ئەو بارانە بەشی زۆری زەویەکانی هەرێمی کوردستانی بژاندۆتەوە و وەکو باسم کە جگەلەوەی بەشێکی باش ئاومان خەزم کردووە لە زۆربەی بەنداوە بچووک و مامناوەندەکان نزیک بۆ لە سەرڕێژ بوون یاخود سەرڕێژی کردووە و ئاستی بەنداوە استراتیژیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی دوکان و دەربەندیخان و دهۆک تا ڕادەیەک ئاستی لە بەرزبوونەوەدایە کە ئەم بەش خاڵێکی دڵخۆشکەر و دڵنیاکەرەوەیەکە دەتوانین بڵێن خۆراغێکی تا ڕادێک سەختمان تێپەڕاندیە لە ئامادەکاریەکانی وەرزی چاندن و ئامادەکاریەکان بۆ گەڵدانەوەی ئاو لە هەرێمی کوردستان باشە کاکی واوە خۆتت ئەمە خاڵێکی دڵخۆشکەرە بەڵام لە هەمان کاتدا ئەم شەپۆلی بارانبارینە چه زیانێکی بۆ کشتتوکاڵ هەبوو بە دیاریکراوی ئەگەر بۆمان باس بێت ئەگەر ڕاستگۆ بە تایبەتی لە وەرزی داچاندنی دانەوێڵی هێشتان زیانێکی ئەو تۆمار نەکرایە چونکە ئێمە ئێستا چەندی باران بباری پێویستمان بۆ بارانەیە ئێمە لە سەرەتای لە ناو ڕاستی مانجی 11 تا ئێستا و تا دەگاتە کۆتایی مانجی 12 و سەرەتای مانجیەک ئێمە لە چوارچێوەی پلانی چاندنی وەرزی زستانەداین چەندی باران بباری لەو مەوسومە
دەبێت هۆی زیاتر شێداربوونەوەی زەوی، زیاتر تەڕبوونەوەی زەوی و زیاتر دڵنیابوونەوەی زوتیاران کە ئەو بارانەی پێویستمانە سەبارەت بە بابەتی دانەوێڵان. بەڵام بەداخەوە سەبارەت بەو شەپۆڵی زیانە کە لە هەندێک شار بەتایبەتی لە ناوچەی چەمچەماڵ و دەوروبەری و لە هەندێک شوێنی تر ڕەنگە سەروماڵ و ژیانی هاوڵاتیان بوونە ئامانج بوونە قوربانی زەرەر و زیانی مادی و زەرەر و زیانی مرۆیی زۆر بووە بەداخەوە. بەڵام لە ئەنجامی کەڵەکەبوونی ئەو ڕێڕەوە ئاویانە ڕەنگە لە هەندێک شوێن زەرەر و زیان بە بەروبوونی کشت و کاڵی داچێنراوی زستانە گەیشتبی جگە لە دانەوێڵە. بەڵام ڕاستی لەبەرەوەی بارانەکە بە شێویشی سەرتاسەری و گژیر باریە و هێشتان ئەوە لە بەرچاومان نییە کە زەرەر و زیانەکانی کشت و کاڵی سندن. بەڵام بە شێویشی گشتی ئێمە ئێستا پێویستمان بە بارانە، پێویستمان بە دابارینێکی باشە بۆی تەواو دڵنیابووینەوە لە شێداربوونەوەی زەوی لە ئامادەکاریەکان و دڵنیابوونەوەی زوتیاران بۆ وەرزی چاندن. پێویستمان بە بارانێکی زۆر باشە بۆ ئەو پرۆژە و بەندا و کەناڵ و ڕێڕەوە ئاودیرانی کە لە هەرمی کوردستان چاوەڕێ دەکرێت ئاوی زیاتری هیوا بهورە. باسەلەوە کرد بەشێک لەو بەروبوومانی کە لە زستاندا دەچێن، ینی چنینەوەی بۆ دەکرێت و کۆ دەکرێتەوە، بەشێکیان لە ڕەنگە زیانیان پێ بگا. ئەو بەروبوومانی کە زیانیان پێگا چین وە باز لەوە دەکرا گەرمەشامی کە لە ئێستادا وەرزی چنینەوەیەتی ئەگەر هەڵە نەبم و باز لەوە دەکرا کە لە ئێستادا بەهۆی ئەو بارانبارینێکە هەیە ناتوان بیچنەوە و کۆی بکەنەوە. ئەمە تا چەند ئەم زانیاری ڕاستە؟ خۆی وەکو باسم کرد ئەو بارانە بە شێویشی ڕێژەیە هەرچەند سەرتاسەریە بەڵام ڕێژەیی باریە لەو شوێنانەی کە بارانێکی چڕ باریە بە تاکید بۆ کۆی ئەو شتانی کە پەیوەندی بە ئاژەڵداری و بە کشت و کاڵکردن و تەنان بۆ ژیانی گشتی هەیە هەر بەپێی ڕێژە زیان و زەرەری پێدەگاتن. بەڵام بە شێویشی گشتی برین وڵاتی زەرەر و زیانەکان قەبارەی زیانە کشت و کاڵیەکان ئەوەندە زۆربی بەعکسەوە بەچوارچەی ئەو شەپۆڵی کە لە ناو شاردا هەیە کە ئەو بارانە و ڕێڕەوانی هاتوۆتە ناو شار زیانەکانی زۆر زیاترە لە هاوڵاتیان و هاونیشتیمانیان تاوەکو دەگاتە ئەو بەروبوومە کشت و کاڵیانی کە ئاماژەی پێ بکەین. ینی بەروبوومەکان ڕەنگە بە شێویشی نسبی لە شوێنێک یان لە قەزایەک لە ناحەیەک زیانێکی هەبووی بەڵام بە شێویشی گشتی زیانێکی وا بەرچاو تۆمار نەکراوە لەسەر ئاستی وەزارەتی کشت و کاڵ کە شایانی ئاماژە پێکردن بی. کاکیوە با بچینەوە سەر بەنداوەکان. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا شەپۆلێکی باران سەرجەم هەرێمی کوردستانی گرتەوە. با بزانین چه بەنداوێک بە دیاریکراوی ئاستی ئاوی بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە؟ بەڵێ وەکو لە ڕاگەیەنراوەکەی وەزارەتمان ئاماژەمان پێکردیە بە تایبەتی لە بەڕێوەبەتی گشتی بەنداوەکان کە چاودێری وردی ئەو بابەتە دەکرێت لە زۆربەی ئەو بەنداوانەی کە بچووک و مامناوەندن لە گرمیان لە سلێمانی وەکو باسمان کرد کە سەرڕێژیان کردووە و یاخود نزیک بوون لە سەرڕێژ بوون. بەڵام ئەو بەنداوانەی تر کە بەنداوە استراتیژیەکانن بە تایبەتی بەنداوی دووکان و دەربەندیخان خۆشبەختانە ئاستی ئاوەکانیان بەرز بووتەوە وەکو بەڕێز بەڕێوەری گشتی بەنداوی دووکان وتی ئەو بارانەی کە ئەوستا بۆ مامباریە بای ساڵێک و نیو ئیشی بۆ کردوین، یعنی ڕێژەی خەزنی بۆ زیادکردین کە ساڵێک زیاترە ساڵێک و نیو زیاتر دەبێت ئەو بارانەمان بەچای خۆمان نبینیە بۆ شێوەیە لە بەنداوی دووکان ببێتە هۆی بوشانەوەی ئاو. بۆیە وەرزی دابارین دەستی پێکردووە، وەرزی خەزنکردنی ئاو دەستی پێکردیەوە بۆی زەناویشتان ئاگدار بن کە ئەو بارانی کە دەباری ڕاستەخۆ جگەلەوەی کە دەباری بۆ سەر زەوی کشت و کاڵی لە سەرجەم ئەو ڕێڕەوە ئاویانەی کە دێتەوە سەر بەنداوەکان ڕەنگە تا ئێمە تا چەند مانجی تریش هەر ئاو خەزم بکەین لە بەنداوە گەورە استراتیژیەکان. لەبەرەوە باران دەبارەی ڕێڕەوە ئاویەکان دێن بەفر و ئەو بەفرانی کە لە بەستەڵک دەتوێنەوە هەموو ئەوانە تا ناوڕاستی مانجی چاریش ئێمە هەر دەتوانین برین ئاو خەزم دەکەین لە بەنداوە استراتیژیەکان. بۆیە بۆ بەنداوە گەورەکان بەردەوام پێویستمان بە ئاوە، پێویستمان بە بارانە، پێویستمان بە کەشەهەوایەکی ساردا و خۆشبەختانە ئاویی باش گڵدراوەتەوە کە چاوەڕوانی زیاتریش هەیە. بەڵام ئەو بەنداوانی کە بچووک و مامناوەندن بە ڕێژێکی زۆر باش ئاویان تێدا خەزم کراوە، هەندێکی زۆریان سەرڕێژ بوونە و پۆند و کەناڵە ئاودێریەکان و زۆربەی ڕێڕەوە ئاودێریەکان کانیا و کارێزەکان هەمویان بوژاونەتەوە، ئاویی زۆریان تێدایە. ئەوەش کە لە درنجامی ئەوەیە کە شەپۆڵێکی زۆر چاوەڕوانکراوی باران لە ناوچەکەمانە.
کەواتە کاکیوە لە بۆن ئەم ساڵی 2025 بەهۆیەوەی کە پار بارانێکی زۆر باش نەباریوە ڕەنگە لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان کێشەی ئاو هەبوو بێ گلدانەوەی ئەو ئاوەی کە بەهۆی ئەم شەپۆ لە بارانبارینەوە هەیە ئێستا ساڵێکی دیکە دەتوانێت باشتر لەم ساڵ ئاو پێشکەش بە هاوڵاتیان کا ئابنێرێ بۆ هاوڵاتیان بەشی ئەوە ئاو گلدراوەتەوە بە تاکید یەکێک لە ئامانجەکانی وەزارەتی کشتوکاڵ جگە لە زیادکردنی تاقی خەزنی ئاو کە چەند هێندە ئاومان زیاد کردو لە هەرێمی کوردستان بۆ زانیاریتان لە ماوەی کابینەکانی ڕابردوو تەنها لە ئاستی گڵدانەوەی ئاو نزیکەی 50 میلیۆن مەتر سێزا بووە دوای دروستکردنی 8 بەندا و تاقی خەزنمان گەیشتۆتە سەروی 106 میلیۆن مەتر سێزا و 12 بەنداوی تریش کە تاقی سەروی 170 میلیۆن مەتر سێزای زیاد دەکات جگە لە بەرزکردنەوەی توانای بەنداوە استراتیژیەکانی تری هەرێمی کوردستان یعنی ئەوە یەکێکە لە ئێستا ئێمە 25 بەنداوی بچووک و مامناوەندمان هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و 3 بەنداوی استراتیژیمان هەیە کە دوکان و دەربەندیخان و دهۆکە و 12 بەنداوی تریشمان لە قۆناغی زیادزیا ئیشی لەسەر دەکرێت بەهۆی کێشەی دارایی و نەبوونی پاڵپشتی ڕاستەخۆی دارایی وەکو پێویست نەتوانراوە کە لە قۆناغی زۆر باشدان هەیە تا 1970 ڕۆیشتووە و سلودوو بەنداوی تری استراتیژیمان هەیە کە زەدوای بۆ کراوە دیزاینی بۆ کراوە پێشکەش کراوە لە ئەنجامی ئەو شوێن دەستنیشانکردنی ئەو شوێنە گرنگانێک کە لە هەرێمی کوردستان شیاوی خەزمکردنی ئاون تەنانەت پرۆپۆزەلی پێشکەش کراوە وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق خەریکی دەستپێکردنی چار بەنداوی استراتیژی ترین لە هەرێمی کوردستان کە تاقی خزنی ئاو لە 130 لە ناو هەرێمی کوردستان دەگەێنێتە 145 یعنی ئیدارەدانی استراتیژی ئاو هەنگاوی باشمان ناو بەڕاستی بەڵێ باست لەو پرۆژە تازانە کرد تایبەت بە دروستکردنی بەنداوی نوێ کاتە کاکیوە ئێمە تا چەند توانیمانە سوود لە ئەزمموی وڵاتانی دەوروبەر یاخود گیان وەربگرین لە دروستکردنی بەنداو بەدڵنیاییەوە بەشی زۆری ئەو پرۆژە ئاودێریانە دروست دەکرێت بە بەشداری یاخود بە ئیستیشارەی وڵاتانی پێشکەوتو و کۆمپانیا بەهێزەکانی بواری بنیانانی پرۆژە ئاودێریەکانن هەر دوای نمونەتان بۆ باز دەکەم ئێستا وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان کە خودی بەڕێز وەزیری کشتتوکاڵ سەرپەرشتی ئەنجومەنی باڵای ئاوی هەرێمی کوردستان دەکات لەگەڵ وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق لەگەڵ کۆمپانیای بەتوانای هایدرۆنۆڤای ئیتاڵی کە یەکێکە لە کۆمپانیا بە ئەزمونونەکان ئێستا دیراسی استراتیژی ئیدارەدانی ئاو خاک تا ساڵی 2035 ئامادە کراوە لە هەرێمی کوردستانیش بەرز کراوەتەوە بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق و بۆ وەزارەتی کشتتوکاڵی بۆ وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق کە ئەو دیراسەیە بە ڕاوێژکاری و بە هەمانجی کۆمپانیا پێشکەوتوەکانی وڵاتی ئیتالیایە کە استراتیژی چۆنێتی ئیدارەدانی ئاو و خاک و کوالیتی زەوی بۆ 10 ساڵی داهاتوو ڕێکخراوەتەوە لەو جەدوایە هەموو ئەو لۆکەیشنانی کە لە هەرێمی کوردستان گرنگن دەستنیشان کراوە کە بەنداوی لێ دروستکرێ پۆندی لێ دروستکرێ پرۆژەی ئاودەری لێ دروستکرێ کەناڵی گواستنەوەی ئاوی بۆ دروستکرێ لە هەمان کاتدا هەموو ئەو زانیاری داتایانە پێشکەش کراوە کە چۆن دەتوانین سەرچاوی گلدانەوەی ئاو زیاد بکەین و توانەکانی دووبارە ریسایکلین و شیانەوەی ئاو زیاد بکەین هەروەها چۆن ئاوی خورس بەکاربێنینەوە لە هەرێمی کوردستان و سەرچاوەکانی بەفیڕۆدانی ئاو کەم بکەینەوە لە ئەنجامی هێنانە پێشی تەکنۆلۆژیای پێشکەوتوی کشتتوکاڵی و هۆشیاری بڵاو بکەینەوە لە ناو هاوڵاتیان چکە تەنها وەزارەتی کشتتوکاڵ ئاو بەکار ناهێنێ سێکتەرەکانی تری پیشەسازی و زەش ئاو بەکاردێنین هاوڵاتیانیش ئاو بەکاردێنین بۆی ئەو پرۆژەی کە ناوی دیراسی استراتیژی ئیدارەدانی ئاو خاکە لە هەرێمی کوردستان تا ساڵی 2035 لەگەڵ عێراق ڕێکخراوەتەوە و ئێستا چۆتە قۆناغێک کە چاوەڕێ دەکەین هەنگاوەکانی دەست پێ بکە کە نەخشەی ئیدارەدانی ئاو لەسەر ئاسی هەرێمی کوردستان ڕێک دەخا هەم لە شێوازی زیادکردنی تاقی خزن و لە شێوازی بەڕێوەبردن لە شێوازی کەمکردنەوەی سەرچاوەکانی بەفیڕۆدان و لە شێوازی دووبارە ڕیسایکلینەوەکردنەوەی ئاوی قورس لە هەرێمی کوردستان. کاک هیوا بۆ چوونی بەڕێز تاکو ئێستا توانراوە یعنی سوودی تەواو بە ڕێژەیەکی زۆر بەرز سوود لە تەواوی ئەو ئاوەی کە واتەوە بارانی کە باریوە سوودی لێوەربگیرێت و واتە هیچ شتێکی وای بە فێڕۆ نەچێن بارانی کە باریوە تا چه ئاستێک توانیمانە گەلدانەوەی ئاوەکە جێبەجێ بکەین. ڕاستی ئێمە لەو کابینە کە هەلە بیدایەتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و مؤشراتی گۆڕانکاریەکان لە عێراق و هەرێمی کوردستان دەستی پێکرد ئەو پلانی کە وەزارەتی کشتتوکاڵ لەبەردەستیدا بوو تا ڕادێکی زۆر باش توانرات جێبەجێ بکرێت یاخود ئاراستە بکرێت پێشکەش بکرێت بۆ ئەوەیەوە بتوانین سەرچاوی بەفیڕۆدانی ئاو لە ناوخاشی هەرێمی کوردستان کەم بکەینەوە و سوود لە گلدانەوەی ئاو زیادکردنی تاقی خەزنی ئاو لە هەرێمی کوردستان وەربگرین بەڵام
ڕازگۆ بین هێشتان نەمانتوانیت تەواوی کۆنتترۆلی ئەو ئاوانە بکەین کە لەسەر ڕێڕەوی زەی بچووک و زەی گەورە بەناو هەرێمی کوردستاندا تێپەردەبی بەشێکی زۆری پەیوەندی بە و خەیرانە ئابووری هەیە کە لە هەرێمی کوردستان هەیە کە ئەو پرۆپۆزەل و جەدوا و دیزاینانی وەزارەتی کشتتوکاڵ پێشکەشی کردیە بۆ چارەسەرکردنی کۆی ئەو پرۆسەیە کە جەنابتان باسی دەکەن بۆی کەوا لێ نەگەڕێن ئاو لە خاچی هەرێمی کوردستان بە فیڕۆ بڕوە ئەو باران ئەو بەخشیشە خوای گەورەی کە هەیە ئەو سروشتەی کە هەیە پێویستە لە هەرێمی کوردستان زیاتر سوود لێوەربگرێت ئەمە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی نوێ پاڵپشتی ئەو بەرنامەی وەزارەتی کشتتوکاڵ بکە کە ڕوئایەکی نیشتیمانیە ڕەنگە بەشیشی زۆری بەهۆی قەیرانی دارایی نەتواندرابی جێبەجێ بکرێ بۆ بەشێکی تریشی پەیوەندی بۆ هەیە کە حکوومەتی عراقی لە سواتچەی بودجێ ئاسایشی ئاو ئیدارەدانی ئاو بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوا پێویستە زیاتر هاوکاری هەرێمی کوردستان بکات. بەڵێ کاک هیوا لە ئێستادا دوو بەنداوی تری استراتیژی هەیە لە سلێمانیشیان بەنداوی زەلانەوەی تریشیان چەقچەقکە ئەوەی چەقچەق وابزانام لە ئێستادا کارکردن تایە بەردەوامە ئەم دوو بەنداوە بە دیاریکراویکەی تەواوبن بۆ بەنداوی زەلان پرۆسەی هەماهەنگی یاخود هاوکاری هەماهەنگیتان لەگەڵ حکوومەتی عێراق چۆنە؟ بەڵێ ئەم دوو بەنداوە و بەنداوەکانی تری سلێمانیش کە بە چاودێری و سەرپەرشتی خودی بەڕێز کاقوبات تاڵبانی جێگیری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان و بە هەماهەنگی و چاودێری بەڕێز وەزیری کشتتوکاڵ خاتوبێگە تاڵبانی و دامەزراوەکانی حکوومەتی خۆجێیی چاودێریی ورد و گژیر دەکرێت لە ڕێگەی تیمەکانی سەرپەرشتیاری بەڕوایەتی گشتی بەنداوەکان لە وەزارەتمان کە ئەمە ڕاستپاردەی بەڕێزێگری سەرۆکوەزیرانە دەبێت بە زووترین کات ئەو مەداوانە تەواو بن و ئەو کێشە داراییانەی کە هەیە لە خودی بەڕێزیانەوە بڕیاردراوە کە هەماهەنگی بکرێت لە ئەنجومەنی وەزیران و کۆمپانیای جێبەجێکار ڕاست پێدراوە کارەکان تا ڕادێکی باش بەڕێوەچوون بەڵام پێداگیری وەزارەت و بەڕێزێگری سەرۆکوەزیران ئەوەیەکەوە لەسەر جێبەجێکردنی ئەو بەنداوانی کە تەواو نەکراون بۆ پاڵپشتی داراییەکانیان بۆ دابین بکرێت بۆی بتوانین ئەو بەنداوانش زیاتر بتوانین ئاویان لێ خەزم بکرێت و سوودی زیاتری بۆ کشتتوکاڵ و بژانەوەی ئاو لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە سنووری سلێمانی ببینرێت. بەڵێ زۆر سپاس هیوا عەلی وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو سپاس بۆی کە لە پرۆگرامی بەیانی کورتسات نیوز لەگەڵمانە بوویت.